خۆشەویستانی کورسات نیوز سڵاوتان لێبێ بە خۆشحاڵیەوە لەگەڵ هاوکارانم پانۆرامەیەم شەوتان پێشکەشەکەین. هێز و لایەنە سیاسیەکان بۆ چوونی جۆراوجۆر و جیاوازیان هەیە لەمەڕ چارەسەرکردنی کێشەکانی هەرێمی کوردستان. لە ئێستادا وەک ئاشکرا لای هەر هاوڵاتیەکی هەرێمی کوردستان کۆمەڵێک کێشەی جۆراوجۆر ڕووی لە هەرێمی کوردستان کردووە. کۆمەڵی دادگەری کوردستان کە لە ماوەی ڕابردوودا کۆنگرەی خۆیان بەست کە پێشتر کۆمەڵی ئیسلامی کوردستان بوو و بەپێی بڕیاری کۆنگرە بوون بە کۆمەڵی دادگەری کوردستان. تێڕوانینیان وەک هێزێکی سیاسی کاریگەر لەسەر پرسە سیاسیەکان چییە؟ لەسەر ژیان و ژاری هاوڵاتیانی هەرێمی کوردستان بۆ چوونیان چی ئەبێت؟ لەسەر پەیوەندیەکانی نێوان هێز و لایەنە سیاسیەکان و ئەو پەرتەوازەیەی لەسەر شەقامی سیاسی هەرێمی کوردستان هەیە بۆ چوونی ئەوان چییە؟ بە تایبەتیش پەیوەندی نێوان هەرێمی کوردستان و بەغداد و ڕێککەوتن لەسەر کۆی کێشە هەڵواسراوەکان. هەموو ئەو پرسیارانەی کە لەبارەی بۆچوون و تێڕوانینی کۆمەڵی دادگەری کوردستان هەیە ئەم شەو لە پانۆرامادا تاوتوێ یەکەین بە میوانداری بەڕێز شوان ڕابەر ئەندامی سەرکردایەتی کۆمەڵی دادگەری کوردستان کە بەڕێزیان لاولێرەوە لەگەڵمانە. کاک شوان سپاس بۆ ئامادەبوونت لە پانۆرامادا. من سەرەتا ئەمەوێ پرسیار بکەم دەربارەی بەڕێزی ئەچینە ناو وردەکاری و یاخود ئەو وردەکاری و ئەو سەرنجانەی لە دوای کۆنگرەوە لە سەر کۆمەڵی دادگەریە، بەڵام سەرەتا ئەمەوێ بۆ چوونی ئێوە بە پرسیار کەم لەبارەی ئەو پەرتەوازە سیاسی لە ناوخۆی هەرێمی کوردستان هەیە بەهۆی لەگەڵ ئەو هەموو کێشە و قەیرانەشی کە بەسەر هەرێمی کوردستان و هاوڵاتیانی هەرێمی کوردستان داهاتوو. بەڵێ بەڵێ کاک شوان. بەڵێ دەنگت قەتع بوو بوورە کاک زانە. پرسیارەکەمەوە بوو بۆ چوونی ئێوەی بەڕێز لە بارەی ئەو پەرتەوازە سیاسی لە نێوان هێز و لایەنە سیاسەکانی هەرێمی کوردستان هەیە لەگەڵ ئەوەی کۆمەڵێک کێشەی دارایی و تەنانەت کۆمەڵایەتی شێ لە هەرێمی کوردستاندا. بەڵێ بەناوی خوای گەورە و میهرەبان زۆر سپاس بۆ جەنابتان بۆ بەرنامە و بۆ دیدارەکەتان. بە تەکید یعنی لە ئێستادا لە هەرێمی کوردستان تا ڕادەیەک پەرتەوازەیی لە مابەینی لایەنە سیاسیەکان هەیە بەو مانایی کە لەسەر کۆمەڵێک پرسی گرنگ و چارەنووساز لایەنە سیاسیەکان لە نێوخۆ یاچ بەرامبەر بە بەغدا یعنی بڵێن هاوڕا و کۆک و تەبانین، بەڵام ئەوەش پێویستە ئەسبابەکانی باز بکرێ، یعنی واتە ئەوە لە گۆڕەی نییە بەڵکو کۆمەڵێک ئەسباب و هۆکاری ئەسبابەکان چین بەڕێز کاک شوان؟ ئەسبابەکان لای ئێوە چینەوەی کە ئێوە وەکو حەزبێکی سیاسی کاریگەر پۆلێنتان کرد بێت؟ بەڵێ بەڵێ بە کورتی خۆی پێش ئەوەی کە ئەسبابەکان باز بکەین بە تەکید یعنی ئەسڵ لە نێوان لایەنە سیاسیەکان ئەوەیە کە هەمیشە براو تەباب و یەکریز بن کە ئەوە حاڵەتی ڕەسەن و حاڵەتی نیشتیمان پەروەریە. هەڵبەتە ئەگەر کێشەش یا تەحەدیات کۆسپوتەگەرە و ئاستەنگ و ڕوبەڕووبوونەوە بەرامبەر بە هەرێمی کوردستان لە ئارادا بن، ئەوەش زیاتر یعنی پێویست دەکا کە حزبە کوردستانیەکان کۆک و تەبابن. بەڵام بەداخەوە کە حزبەکان وەکو پێویست کۆک و تەبانین جا دین و سەرسەبەبەکان سەبەبێکی سەرەکی ئەوەیە کە حکوومەتی هەرێمی کوردستان یاخود دەسەڵاتی هەرێمی کوردستان جا بە شێوەیەکی ڕێژەیەوە هەموو حزبەکان وەکو یەکنین و هەموو دەسەڵات دارەکان بەرپرسە باڵەکانیش وەکو یەکنین، بەڵام حاڵەتە عامەکەی ئەوەیە کە بەڕاستی وەکو پێویست ئیدارەی هەرێمی کوردستان نادەن، وەکو پێویست کێشەکان چارەسەر ناکەن، بەدەم خەڵکەوە نایەن، ڕێز لە خەڵکەکە ناگرن، حساب بۆ خەڵک و بۆ لایەنە سیاسیەکانی تر ناکەن. لە سۆنگەی ئەوە بە تایبەتیش لە سۆنگەی خاڵی یەکەم کە باسم کرد مەسەلەی حکومڕانیە، شێوازی حکومڕانی کە باش حکومڕانی هەرێمی کوردستان ناکەن، کۆمەڵێک کێشە و گیر و گرفت دێنە
ئارا کە هەم مەسی جەماوەر دەکەن هەم مەسی ینی لایەنە سیاسیەکان دەکەن کاتێک کە ینی لە حاڵەتی شوێنەییدان هیچ حسابێک بۆ حزبەکان ناکەن تەنیا حساب بۆ خۆیان دەکەن لە خەمی و هەمی خۆیاندان گیرفانی خۆیان پڕ دەکەن و ماف و امتیازات بۆ خۆیان دابین دەکەن بەڵام بۆ لایەنەکانی ترنا بەڵام لە حاڵەتی نەئاسایی کاتێکە کێشە و گیر و گرفتێک بەرامبەر بە هەرێمی کوردستان دێتە ئارا یعنی هەرێمی کوردستان دەکەوێتە ژێر فشار و تەحەدی بۆ نمونە وەکو ئەمڕۆ لەگەڵ بەغدا کە کێشەیەکی گەورە و جدریمان هەیە یعنی دەسەڵات دێ ینی هانا دەباتە بەر لایەنەکان بەڵام کاتێک کە دەچینە دۆخی مافوی امتیازات یعنی یا بەڕ ئەمان دیسان خەڵکێک لە هەرێمی کوردستان حساب بۆ لایەنەکان ناکە ئەوە بۆتە تاکە هۆکار یا بۆتە هۆکار گەلێک کە وا دەکا حزبەکان وەکو پێویست لەگەڵ دەسەڵات تەباو کۆگ نەبن یا گوێڕایەل نەبن ئەگەرنا بەڕاستی تۆپەکە لە ساحەی دەسەڵاتە حزبەکانی تر هەمیشە ینی ئامادە باشیان دەربڕیوە بەڵام سوچەکە خەتاکە لە دەسەڵاتە کاکشوان ئەو بۆچوونە مەسەلە لەبارەی بەتابەتی لەبارەی حکومڕانی و حکومڕانی لە هەرێمی کوردستانەوە وەکو حەزبێکی معارەزە لێ دووەرگرم یاخۆت حقیقەتێکە ینی ئەگەر ئێوە لە دەسەڵات بوونایە بە وەزیرێک دوو وەزیر یا هەر پلە و پۆستێک هەمان بۆچوونتان هەبوو یاخۆت لەبەرەوەی کە ئێوە معارەزەن وەڵا کاک زانای بەڕێز ئەو قسەی من یا ئەو ئەدەبیاتی من کە خسمە ڕوو بە تەکید دەکرێت لە خەڵک بپرسیە ڕابردووی ئێمە بەبیرخۆت بینیەوە یعنی ئێمە چ لە حکوومەت بین چ لە حکوومەت نەبین یعنی بەڕاستی خاوەن هەڵوێستێکی ڕەسەن و دیاریکراوین یعنی مساومە لەسەر مەبادی و لەسەر شتەکانی خۆمان ناکەین هەمیشە لە نێو حکوومەت بین یا لە دەرەوە بە چاکمان گوتووە چاک بە خراپیشمان گوتووە خراپ کاتێک کە لە نێو حکوومەتیش بووین یعنی باجی ڕازگۆیی و باجی هەڵوێست نواندنمان داوە بۆی حکوومەت مضایقەی ئێمە کردووە و بە هەڵوێستەکانی ئێمە ڕازی نەبووە سەرسوڕمانی دەربڕیوە کە ئێوە لە حکوومەتن بەڵام وەکو معارەزەوان ئێمەش پێمان گوتون یعنی بوونمان لە نێو حکوومەت نابێت چاوبەستەمان بکە یاوامان لێ بکە کە یعنی لە ئیحقاقی حەق بکەوین یاخود بڵێن بە حەق نەڵێن حەق بە مەسەلەن زوڵم و نەعەدالەتی کە هەیە یعنی بەرەنگاری نەبینەوە ئەوە هەڵوێستی کۆمەڵی ئیسلامی بووە و ینی خەڵکیش تا ڕادەیەک تەکەیوفی کردووە لەگەڵی ڕاهاتوە دەزانن کۆمەڵ بە هەڵوێست و بە جوامێری و بە حەقگوتن مەشهورە. زۆر باشە ئێستا پەیوەندی کۆمەڵی دادگەری کوردستان لەگەڵ هێزولانە سیاسەکان بە تایبەتی ئەو سێ هێزەی لە ینی تەشکیلی حکوومەتیان کردووە پەیوەندیتان چۆنە؟ هەڵبەتە یعنی ئێمە تازە کۆنگرەمان بەستووە با هەر سەرەتا بۆ وەڵامی پرسیارەکانی دادێت بیڵێم کە ئێمە کە بە حکمی وەی کۆنگرەمان تازە بەستووە بە تەکید لە داهاتوودا کە سەرکردایەتی نوێ کۆ دەبێتەوە یا ممارەسەی سەلاحیاتی نوێی خۆی دەکا ینی ئەجندا و نەخشە ڕێگای باشتر دەگریتە بەر بۆ پرسە سیاسی و دیبلۆماسیەکان هەندێک شتیش هەیە ینی مەسحی ڕابردوو ناکرێ کە تەوابیتن کە ئوسوڵن کە ینی بنەمان لەسەر ئەو شتانەی ڕابردووش دەڕۆین یا درێژیان پێدەدەن یا باشتریان دەکەین یەک لەوانە مەسلەی پەیوەندیەکانە لە ڕابردوو دیار بووە کە ئێمە پەیوەندیمان لەگەڵ لایەنە سیاسەکانی هەرێمی کوردستان بە تایبەتیش ئەو سێلانەی کە لە دەسەڵات بووین یعنی پەیوەندیمان نۆرمال بووە باش بووە تەبا بووە یعنی نیشتیمانی بووە دڵسۆزانە بووە حتا ئەگەر هەڵوێستێکیشمان هەبی نوسح بووەواتە ئامۆژگاری بووە
بۆ دەسەڵات کە پێویستە دەسەڵات ستەم و بێدادی لەگەڵ خەڵکدا ممارەسە نەکا بەڵکو لە خەمی خەڵک دابێ بەڵکو خزمەتی خەڵک کا بەڵام هەندێک لە بەرپرسانیا هەندێک لەلایەنە دەسەڵاتدارەکان ئەوەیان وەکو پێویست تەفەهوم نەکردووە تێ نەگەیشتون بە ئیجابیان نەزانیوە بۆیە ئەوە بۆ تەمای ئەوەی کە لەگەڵ هەندێک لایەنان بینمان باشتر بی و لەگەڵ هەندێک لایەنان یعنی نا باشتر بی بە هەر حاڵ ئێمە وەکو کۆی پرۆسەکە وەکو حکوومەت قسە دەکەین یعنی حکوومەتی ئێستا یعنی بەڕاستی یعنی مەسلەی نادادگەری و فەرق و جیاوازی و خراپ بەڕێوەبردن و ئەگەردارەی زۆرە هەتا گەیشتۆتە ئەو ڕادەی ستەم و زوڵمیش لە خەڵک دەکرێتن. کاک شوان ئەگەر بێت و وەکو بەڕێزتوتت زۆر جار ئیشەکانی ئێمەیان هەڵوێستەکانی ئێمە زۆرێک بۆ لە ئامۆژگاری ینی ئەگەر ئێوە ئێستا ئامۆژگاری بکەن یاخود مەسەلەن بێن بە قسەی ئێوە بکەن لە جوزئێکە بۆ ڕاستکردنەوەی ئەوانی کە بەڕێزت باست کرد ئامۆژگاریتان یان پێشنیاستان چییە؟ بەتەکید کۆمەڵی ئیسلامی یعنی لە ڕوانگەی ئاینی و نیشتیمان پەروەری و خەمخۆریەوە یعنی هەمیشە هەوڵی داوە پرۆژە و پێشنیاری باش بۆ حکوومەتی هەرێمی کوردستان بخاتە ڕوو و حزبی تریش هەبووین بە ئینساف ئینسان قسە بکە کەسایەتی تریش هەبووین حتا هەندێک کەسایەتی هەن لەوانەیە لەگەڵ ئەو لایەنانە بن کە لە دەسەڵات و لە حکوومەتیشدان یعنی نەسیحەت و ئامۆژگاری حکوومەتیان کردووە بەڵام بەداخەوە یعنی لووتکەی حکوومەت یا کاربەدەستانی حکوومەت وەکو پێویست یعنی بە دەم ئەو خەڵکەوە نەهاتوون شتی باشیان لەو خەڵکەوە وەرنەگرتووە جا لە نێویاندا کۆمەڵی ئیسلامیش ئەگەر بێت و بەگوێی خەڵکی دڵسۆز بکە بەڕاستی خەڵکی دڵسۆز ئامۆژگاری بۆ حکوومەتی هەرێمی کوردستان ئەوەیە کە یعنی ڕابردووی نەهامەتی و تاڵی و ناسۆریەکانی خەڵکی کوردستان لەبەر چاوبگری کە هەرێمی کوردستان یا خەڵکی کوردستان قوربانی زۆری لە پێناو ئەو ڕۆژگارە داوە یعنی ئەو ڕۆژگارە کە ئێستا ئێمە لە قۆناغی ڕزگاری کوردستانین بەڕاستی یعنی بە قوربانی دانێکی زۆر بووە و زۆرێک لەلایەنەکان و خەڵکەکان بەشداریان کردووە بەڵام بەداخەوە وەکو نەتیجە کە تەماشە دەکەین ماف و ئیمتیازات و ژیانی خۆش ئێستا زیاتر بۆ چەند کەسێکە تەنانەت زۆرێک لەو کەسانەی لە نێو لایەنە دەسەڵاتدارەکانیشن یعنی گلەیان هەیە داخوازی و داواکاریان هەیە بەڵام بەداخەوە حکوومەت گوێیان لێ ناگری جا ئەگەر بەگوێی کۆمەڵی ئیسلامی بکەن بە تەکید هەر بەشێک لەو ئامۆژگاریانە پیادە و پەیڕە بکەن یعنی وەز و حاڵی حکوومەتی هەرێمی کوردستان باش دەبێ بەڵام بەداخەوە حکوومەت ئێستا کەڕووکوندە یعنی گوێ ناگری یعنی بەگوێی خەڵک ناکە حتا کە خەڵک یعنی دێ خۆپشاندانیش دەکاتن یعنی ئامادەنینە لەگەڵ خەڵک دانیشن ڕۆژ بۆ ڕۆژێش شتی خراپمان جێلێ دەبی بۆ نمونە گەیشتە ئەو حاڵەتەی کە خەڵکێکی چالاکوان لەبەر ئەوەی کە هەڵوێستیان بووە یا ڕۆژێک لە ڕۆژان لە شەقام بوون یا خۆپشاندانیان کردووە ینی دێن سزایان دەدەن بە ناوی دادگا لە جیاتی ئەوەی کە بێن ینی ڕێزیان لێ بگرن ماف و ئیمتیازاتیان بۆ دابین بکەن کە ئەوەش دیسان جارێکی تر پێش هاتێکی خراپە ینی ئەوەش لە ڕوانگەی ئەمنیەوە ینی هەڕەشەیەکە بۆ سەر خەڵکی بەکار خەڵکی چالاکوان جا چالاکوانی سیاسی بی مەدەنی بی بەڵام لە نەتیجە ینی بەڕاستی هەر دەسەڵات شەرمەزار دەبی بەو هەڵوێستانەی کە بەرامبەر بە خەڵکی بەناحەق و بەناکاشوان بەڵام ئەنجومەنی دادوەری و داواکاری گشتیش تەنانەت باسییان لەوە کردووە گەر کەسێک بەناحەق هێرشیان بکاتە سەر ئەوان داوای لەسەر تۆمار دەکەن و ئەوە کەیسێکی قانونیە و دەبێت بە ڕێچکەی قانونی خۆی وەرگرتووە و بە ڕێچکەی قانونی خۆشی وەڵام بدرێتەوە بۆچی ئێوە پێتان وایە کە ئەمە زوڵمە؟ بەڵێ من باسی ئەنجومەنی دادوەریم نەکرد ئەنجومەنی دادوەری ئەگەر قسەشی هەبێ و ئەوان قسەی خۆیان هەیە و خەڵکیش قسەی خۆی هەیە تەنیا ئەنجومەنی دادوەری ئەمە ڕێزمان بۆیان لە هەرێمی کوردستان یاسازان و یاساناسنین خەڵکی تریش هەن لە هەرێمی کوردستان یاسازان و یاساناسن و چاودێری پرۆسە یاساییەکان دەکەن
تەنانەت هەندێک لە پەرلەمانتاران کە لەوانەیە پسپۆری ئاسایشیان هەبی لەوێن دەرێ ئامادە ببن ینی تانە و تەشەر لەو بڕیارە دەدەن ناشکرێ ئەنجومەنی دادوەری هەر کەسێک کە هەر ئیشێک کە کردیان خەڵک شایەتیان بۆ لێدا دەست لەسەر سینەدانێ یا ئەگەر بە پێچەوانەوە خەڵکێک ڕەخنەیان لێگر دیسان یعنی ئیجرعاتی یاسایی لەگەڵ خەڵک بکەن ئەنجومەنی دادوەری پرۆسەی گەورە و گرنگیان لە پێشە لە هەرێمی کوردستان ئەگەر بێن بەڕاستی حەقی خۆی پێبدەن ئەگەر بێن ئیجرعاتی یاسایی بەرامبەر بکەن بۆ نمونە بەرپرسە باڵەکان لە هەرێمی کوردستان دان بەوە دادەنێن کە هەرێمی کوردستان ینی وەکو حکوومەت ینی گەندەڵی تێدا زۆرە ینی بابێن مەسەلەن ئەوانەی کە گەندەڵکارن کە خراپن کە فەرق و جیاوازی دەکەن ستەم دەکەن بێدادی دەکەن یعنی بابێن یعنی بتوانن بەرامبەر ئەوانش ینی سزایان هەبی ئەو ماف و ئەو مڵکانەی کە هی حکوومەتە هی خەڵکە کە داگیر کراوە کە ڕۆژانە شەڕی کۆمەڵایەتی لەسەر ڕوودەدا دەکرێ ئەگەر دادگا یا یاسا لە هەرێمی کوردستان بێ بە یاسا ئەو کێشانە چارەسەر بکە مافی خەڵک بجێڕیتەوە حتا من و هەزارانی وەک من بێن دەستخۆشیان لێ بکەین بەڵام کاتێک کە یاسا بێ بەرامبەر بە هەندێک پرس یعنی زۆر بەکاربی خاوەن هەڵوێز بی ینی سزایان بدا بەڵام لە هەندێک شتی گەورە و گرنگ و زەق و دیاریش کە پەیوەندی بە مافی یعنی خەڵکەوە هەیە پەیوەندی بە مافی گشتەوە هەیە ینی خوانە کردا بێدەنگ و بێ هەڵوێزبی بە تەکید دینامیکیان ئۆتۆماتیکیان یاسا یا دادگا لە هەرێمی کوردستان دەکەوێتە ژێرپرسیار جا ئەوان دەتوانن ینی ئەستۆ پاچی خۆ بەوە پیشان بدەن کە بە باشی ممارەسەی دەسەڵاتەکەیان بکەن کە دەسەڵاتێکی سربەخۆیە بە حساب نەک یاسا لە هەرێمی کوردستان بۆ خەڵکێکی لە ڕوولاوازبی بەڵام خوانە کردا خەڵکێکی دەسەڵاتدار شەق و شاب دەیاسا هەڵبدا خەڵکێک یاسا بخاتە ژێر پرسیار من لە هەموو کەس پێم خۆشترە بەڕاستی یعنی جەمبە و هەیئەتی یاسا لە هەرێمی کوردستان سربەخۆبی بۆ تابعانی لە من و لە جەنابەت و حتا دەگاتە دەسەڵاتدارە گەورەکانیش لیان بپرسێتەوە بۆ ئەوەی ئێمە دەستخۆشیان لێ بکەین مەگەر ئێمە قوربانیمان لەو پێناوەدا مەگەر ئێمە شۆڕشمان کات خۆی لەو پێناوەدا کردووە بۆ ئەوەی ئێمە خاوەنی حکوومەت و ئیدارەی سربەخۆبین بۆ ئەوەی خاوەنی دادگای سربەخۆبین بەڵام دادگا بە یەکسانی بۆ هەموو کەسان وەکو یەکبی ئەوە شتێکی سەلمێنراوە کە لە هەرێمی کوردستان تا ئێستا دادگا یەکسان نییە بۆ هەمووان وەکو یەک بە بەڵگەی ئەوەی کە خەڵکێکی ستەمکار هەیە خەڵکێکی تاوانبار هەیە خەڵکێکی بکوش هەیە خەڵکێکی داگیرکەر هەیە لە هەرێمی کوردستان تا ئێستا نەیان توانیوە بیگرێن دادگایی بکەن پەلچێشی بکەن بیخەنە کونجی زیندانەکان یا مافی خەڵکی لێوەربگرنەوە مەگەر ئەوانە هەمووی بەڵگەی زەق و ڕەش کاونین با بەڵێ کاک شوان ینی من دەمەوە پرسیارە بکەم ینی پرسیارەوەم کردکە ئێوە وەکو حزبێکی سیاسی کاریگەر پۆلێنی کێشەکانتان ینی پۆلێنی کێشەکانتان هەر ئەو تعریفە نەبێت کە هاوڵاتیەکی ئاسایی لە هەر حزبێکی سیاسیەکە وەکو حزبێکی سیاسی کاریگەر ینی تعریفەی ئێوە بۆ کێشەکانی هەرێمی کوردستان و بە دیاریکراوی بۆوانەی کە بارگرانی قورسی خستۆتە سەر هاوڵاتی و تەنانەت قوارەی هەرێمی کوردستانیش کامانن بە دیاریکراوی دەستی لە سەردانینەوەکو بەگشتی بەێ وەڵا بە کورتی مەخۆ ناتوانین لێرە تیش بخینە سەر هەمووان بەڵام یعنی پێناسەی ئێمە بۆ مەسلەی کێشەکانی هەرێمی کوردستان ینی شێوازی بەڕێوەبردن و ئیدارەدانی حکومت و دەسەڵاتە واتە بە شێوازێکی باش بەڕێوە ناچی بە پێچەوانەوە تا ڕادێک بە شێوازێکی خراپ بەڕێوە دەچی جا ئەو شێوازە خراپە وای کردووە کە کۆمەڵێک کێشە و گیر و گرفت و ئاریشەی لێ زایندە و لێ لەدایک بن بۆ نمونە وەکو مەسەلەن بڵێن هەبوونی ستەم و زوڵم مەسلەی بێدادی مەسلەی فەرق و جیاوازی مەسلەی ئەزمەی دارایی بەرپا بووە خەڵکی فەقیر و هەژار ینی زۆر بووە ینی ناتوانن وەکو پێویست ژیانی گەنجان و هاوسەرگیری و کرێتیان
دابینکەن مەسلەی بێکاری بەرپا بووە یعنی کەرتی خزمەت گوزاری وەکو بۆ نمونە مەسلەی ئاو و کارەبا و خەدەمات و خوێندن و ئەوانە ینی بەڕاستی کێشەی زۆری تێدا لە مقابلدا لە جیاتی ئەوەی تەسامح لەگەڵ خەڵک بکەن جاری وهەیە دێن باری گران باری خەڵک گرانتر دەکەن بە ضەرائب بە باجەکان یعنی پارەی کارەبا زیاد دەبی پارەی ئاو زیاد دەبی یعنی ئیتر وهروەها یعنی تەماشە دەکەی یعنی کارمەندەکان لە دەوائیرەکان ئیتر دەوام نییە لە جیاتی ئەوەی بیان ژێنن یعنی والحاصل موچیان لێکەم دەکەنەوە بۆ نمونە ینی ئەو بەرنامە چاکسیازەی کە هەیە بە تێکس یا لەسەر وەرەقا ئەگەر بێت و بە یەکسانی لە هەموو کەرت و بوارەکان لە هەموو ناوچەکان بۆ ئەسەر هەموو خەڵکدا ینی پیادە و پەیڕۆ بکرێ بەڕاستی شتێکی باشی لێ دەردەچی بەڵام کاتێک دێک کە چاکسازی زیاتر لەسەر حسابی موچە بکرێ یعنی نسبەیەک لە موچەی خەڵک ببردرێ بەڵام خەڵکێکیش لە باڵا لە دەسەڵات ینی هەروەکو خۆی بمێنێت و های لایف بژێ خەڵک ئەمڕۆکە خوێندەوارە وەرەقەی سپی دەخوێنیت و ئاگای لە ینی مەسائلەکانە چۆن دەگوزەرێ ئەو کاتە دەزانن کە ئەو بەرنامە چاکسازیە ینی وەکو پێویست جێبەجێ نابی ئەگەرنا کێشەی ئێمە گەندەڵیە خەونی ئێمە خەونی چاکسازیە خەڵک خەون بەوە دەبینی کە بەڕاستی بە یەکسانی چاکسازی لە هەرێمی کوردستان بکرێ بەڵام تا ئێستا ئەوە نەکراوە خەڵکیش هەر کەسە و لە پاڵخۆی ڕۆژانە دەبینی چشتی خراپ دەگوزارێ کاکشوان تێڕوانینی ئێوە لەسەر ڕێکەوتنی هەرێم و بەغدا ئەنی کۆمەڵێک پێشنیازی زۆر و زۆر هەیە لەوەی لە مەسلەی مەلەفینەوەت لە مەسلەی ینی ڕادستکردنی مەلەفینەوەت لە مەسلەی کۆمەڵێک پرسی زۆر و زۆر ئێستا چەند ڕۆژێکی ماوە ڕەنگە هەفتەی داهاتوو بکەوینە ناو ئەو هەفتە گەرم و گوڕ و یەکلاکەرەوەی ڕێکەوتنی هەرێم و بەغدا تێڕوانینی ئێوە لەسەر ئەو پرسە چییە؟ والله بە کورتی ئەو مەلەفە ئەو دۆسیە و دانوستانە ئالۆزە بەڵام بە ڕای من یعنی پێم وان نییە بە هەوەنتە هەرێم و بەغدا لەگەڵ یەک ڕێککەون ئەوەش کۆمەڵێک ئەسباب هەیە سەبەبک ئەوەیە ئەو دانوستانەی کە ئێستا لە ئارایە لە هەڵوو مەرجێکی سیاسی هەستیارە بەومانایی ئێستا بە سیاسی کراوە کە مەسلەی هەڵبژاردن لە ئارایە ئەگەر بەڕێز کازمیش وەکو سەرۆکی حکوومەتی بەغدا یا عراق بیەوێ کە تەسامحێک لەگەڵ هەرێمی کوردستان بنوێنی بۆ ئەوەی زیاتر جەستی نەزەر و کەسبی ئارای خەڵکی هەرێمی کوردستان کە ینی ناتوانی لەبەر ئەوەی لە مقابلدا دەنگ لە دەست دەدا و کوتەلی شیعە لێی بە جواب دێن پەرلەمانی ئەوێ وەکو پەرلەمانی بەغدانیە صاحب سەلاحیەتە و فعال و کارایە دەوری خۆی دەبینی بە زۆرینە زۆر شت یەکلا دەکاتەوە بۆیە یعنی ئەوان تا ڕادێک هەڕەشە لەو حکوومەتی بەغدا دەکەن ئەگەر بێت و لەگەڵ ئێرە بەناحەق ڕێککەوی بەناحەق چییە ئەوان داوا دەکەن کە مەلەفی نەفت باشە پێ دوای شارانە کاکشوان لە بەغدا تەوەجوهی وەزارەتی نەوتە تەوەجوهێک وە کوتلەکانە بە هەر حاڵ لە مقابلدا یعنی کەم و کوڕیش لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستان هەیە کە لە ڕابردوو لە سەردەمی عادل عەبدولمەهدیش داوای کردکا کە با من قسەم پێ بکرێ با قسەیەکم بەدەستەوە بی تەنیا ئەوەندە نەوتەم ڕادەستکەن بۆ ئەوەی پارەکەی بنێرم بە هەر حاڵ یعنی حکوومەتی هەرێمی کوردستان هیچ حسابی لە بۆ بەغدا نەکرد یعنی دواتریش ریفراندۆمیان کرد ئێستاش یعنی هەرێمی کوردستان تووشی یعنی ئەزمەی دارایی و سیاسی و دیبلۆماسی و ئابووری و کۆمەڵێک شت بووە یعنی بەهەوەنتەش ئەوە چارەسەر ناکرێ ئللا دەبێ هەرێمی کوردستان بێ یعنی بە شێوەیەکی دەستوری کێشەکانی لەگەڵ بەغدا چارەسەر بکە و ئەو شتانەی کە یعنی فیدرالین مرکزین یعنی ڕادستی ئەوەیان کە و هەروەها شتەکانی شەفاف و ڕوون و دیار بن بۆ ئەوەی بەغدا لە مقابلدا یعنی ماف و شایستە داراییەکان بۆ هەرێمی کوردستان بنێری ئەگەر بنێری خەڵکی هەرێمی کوردستان لی بەهرەمەند دەبی ئەگەر نەینێری خەڵکی هەرێمی کوردستان باجەکەی دەدا نەک مەسئولەکانی هەرێمی کوردستان مەسئولەکان تا دووە نان بۆ ئەوانە تا دووە
لتری بنزین بۆ ئەوانە هەر کاتێک ئەزمەیەک لە هەرێمی کوردستان هەبی تەنیا فەقیر و فەقار یعنی زەرری لێ کردووە نەک مەسئولەکان. کاکشوان بڵێ کاکشوان ئەو فشارەی لەسەر بەڕێز کازمی هەیە وەکو بەڕێزە داماژەت پێدا پێت وایە ئەم فشارە لە شۆڤێنیەتی ئەو پەرلەمانتارانەوە دێت یاخۆت کەوتت بەناحەق نایانەوێ ڕێکەون یاخۆ حەقێکیان لای هەرێمی کوردستانە؟ بەتەکید حەقێکیان لای هەرێمی کوردستانە. خۆ حکوومەتی هەرێمی کوردستان و شارەزایانش لەو بوارە دان بەوە دادێنن کە مەلەفی نەوت مەسئلەیەکی یا مەلەفێکی دەستوریە، بەڵام ئێمە ناڵێن بەو توخن و بەو توقلەی کە بەغدا داوای دەکا هەرچی تەفاسیل و ورد و دروشتە حەقا بدرێتە بەغدا ئەوە حەق نییە. بەڵام ناشکرێ هەرێمی کوردستان نێتە ژێرباری ئەوەی ئەو شتانەی کە لە ڕوانگەی دەستوریەوە ناوەندین یعنی ئەوانە شەفاف نەبن یا ڕادستی بەغدانەکە. باشە من کاکزانە لە جەنابەت و بینەران دەپرسم گریمان ئەوە یعنی گریمان یعنی با تەسلیمی بەغدای نەکە، بەڵام ئایا بۆ یعنی حکوومەتی هەرێمی کوردستان نایە یعنی دۆسیەی نەوت یعنی بۆ خەڵکی هەرێمی کوردستان ڕوون کاتەوە شەفوافبی یعنی مەسەلەن میزانیە کە ئەبسەد شت و حەقە لە پەرلەمانی هەرێمی کوردستان یعنی دیاربی وەپەسند بکرێ یعنی هەرچی پەیوەندی بە داراییە لەبەر ئەوەی احتیکار و قۆرغی دەکەن یعنی ڕادستی پەرلەمانی ناکەن شەفاف نییە نایبەنە بەردەم پەرلەمان بۆ ئەوەی بە ئارەزوی خۆیان دەستکاری بکەن. جا ئەوە یعنی کێشەیە کە لە هەرێمی کوردستان هەیە و بەرامبەر بە بەغداش هەیە. جارجارە لە هەرێمی کوردستان دەگوترێ یعنی خەڵکێک لە بەغدا شۆفێنیە مناڵێن تەعەسوب و دەماگیری قەومیان نییە، بەڵام ئێمە دەبێ سەرەتا باسی دەستور بکەین چونکە کورد یعنی ئەو دەستورەی لە ڕابردوو هەبووە هیچ کات ئەوەندە لە ساڵحی کورد نەبووە، کورد دەوری تێدا نەبووە، کورد ئەو کاتێک کە لە بەغدا ئەو دەستورە نووسراوەتەوە ئەگەر خۆی داوای سەر بەخۆیی هەرێمی کردبا یا داوای مافی زیاتری کردبایە لەوانەیە یعنی هەتا ئەمریکا یعنی تەئیدی ئەو مەسەلەیە کردبایە. بەڵام بەڕاستی لایەنە دەسەڵاتدارەکان لە بەغدا زۆر لە خەمی خەڵکدانە بوون، زیاتر لە خەمی حزبی خۆیان بە تایبەتش لە خەمی شخصی خۆیان دابووین. بۆیە کوردستان ئاوای بەسەر هات کە نیوەی خاچی هەرێمی کوردستانیشمان لە دەستدا و تا ئێستا ناتوانین وەری بگرینەوە. بەڵێ کاکشوان ئەگەر سبەی ڕۆژ بەهۆی هەر هۆکارێک بێ مەسەلەن ئەو فشار و زەختانەی کە لەسەر هەرێمی کوردستان دەکرێت ڕای هەموو کۆم و کورتیانێک کە بەڕێزت پۆلێنت کرد لە بەشەکانی پرسیارەکانی پێشومدا فشارێک هەبێت یان بۆ بچووکردنەوە یان بۆ تێکدانی قەواری هەرێمی کوردستان بۆ چوونی ئێوەکو کۆمەڵی دادگەری کوردستان چیە بێت؟ ئێمە بە کورتی قەت لەگەڵ ئەوە دانین کە هەرێمی کوردستان متەضەرر بی واتە خەسارەتمەند و زیادمەند بی بەڕاستی یعنی شتێکی خراپە، بەڵام دەبێ ئەوەش بڵێن ئایا چێ سەبەبە چێ هۆکارە ئەگەر بێت و حکوومەتی هەرێمی کوردستان تەعامولێکی سەیئ و بەد لەگەڵ بەغدا بکە بەغدا لەوانەیە بە دەسەڵاتی دەستوری خۆی بە دەسەڵاتی هێزی خۆی ینی زیاتر فشار لە هەرێم کا یا هێندەی لێ قوبول نەکە ئەوە ببێتە مایە ئەوەی کە ینی هەرێمی کوردستان زیاتر زەرمەند بی هەروەکو بۆ نمونە لە چەندان وێزگەی ڕابردوو یەک لە وێزگانە کە لە وێزگەی ئەنجامدانی ریفراندۆم بوو دیتمان هەرچەند چەند لایەنێکی مخلیس یا چەند کەسایەتی و سیاسەتمەدارێکی دڵسۆز یعنی بەڕاش کاوی هاواریان کرد کاکە ریفراندۆم یا سەر بەخۆیی ینی مافی کووردا بەڵام میکانیزمەکەی بەو شێوە نابی یا کاتەکەی بەو شێوە نییە یا هەڵومەرجەکە نەڕەخساوە تۆزێک تاجیل بکرێ باشە گوێ لە دۆست و هەوادارانی دڵسۆزمان بگرین باشە لە سەریان بکەینە بیان و بەڵگە باشە، بەڵام بەداخەوە نەیان کرد هەر ریفراندۆمیان ئەنجامدا ینی دیتمان لە ئەنجامی ئەوە یعنی نیوەی خاچی هەرێمی کوردستانمان لە دەستدا ئێستاش هەندێک کەس و لایەن دێن هەندێک کەس و لایەن ئیتیهام دەکەن بەوەی کە خیانەتیان کردووە ناڵێن نا یعنی ئەو شەڕە شەڕێک بوون نەدەبا بکرابا لە توانای ئێمەدا نەبوو خۆ ئەگەر حکوومەتی بەغدا بەرەو هەولێریش هات بە دەیتوانی، بەڵام وەکو شتێکی نێودەوڵەتی لەو خەتە لەو ئاستە وەستا ئەگەر نا بەڕاستی هەولێر و شوێنەکانی تریشمان لە دەست دەدان. جا
ئێمە دەڵێن پێویستە ئەو زەمینە سازیە بۆ خۆمان نەڕەخسێنین وا بکەین کە خوانە خواستە بینمان لەگەڵ بەغدا خراپبی هەرێمی کوردستان زیاتر زەرری لێ بکاتن. بەڵێ کاک شوان بۆ چوونی ئێوە لەمەڕ پرسی لامەرکەزی بۆ شار بۆ هەر چوار پارێزگاکە هەرێمی کوردستان یعنی ئێستا پرسێکەوە بەجددی لای هاوڵاتیان و لای یاساناسان و لای شارەزایان باز لەوە کرێکە لامەرکەزی بۆ دهۆک بۆ هەولێر بۆ سلێمانی بۆ وڵە بزە زەڕوریەتە بۆ چوونی ئێوە لەبارەی پرسی لامەرکەزی. بە کورتی ئێمە قسەیەکی تایبەت و دیاریکراومان نییە بەڵکو قسەمان قسەی دەستور و قسەی خەڵکە ئەم پرسە مادام لە دەستوردا بڵێن مدەوەنبی تۆمارکرا و هاتووبی ینی و هەروەها بە پێی دەستور ئەگەر خەڵکی پارێزگایەک زۆرینە کە داوایان کرد ئەوە ئەو کاتە دەکەوێتەوە لای خواستی خەڵک. بەڵام من شتێکی سیاسی بۆ جەناب و بینەران باسکەم ئایا ئەوە یعنی زیاتر لە چیەوە دێ لە چیەوە سەرچاوە دەگری پێویستە دەسەڵاتدارانی هەرێم و حکوومەت تێبگا لەوەوە سەرچاوە دەگری کە لە ئەنجامی ئەو شێوازە خراپە حکومڕانیەی دەکرێت لە ئەنجامی ئەو فەرق و جیاوازی و بێدادەی کە دەکرێ خەڵکێک دێ لە پارێزگاکانی تر داوای مافی خۆی دەکا. هەڵبەتە ئەوەش ئیجابیات و سلبیاتی هەیە ئەگەر ئەو ڕۆژە داهات کە بۆ نمونە سلێمانی یا هەڵەبجا ینی سربەخۆ بوون لە ڕوانگەی کارجێریەوە سەر بەناوەن بوون تەعاملیان لەگەڵ ئەوێ کرد لەوێ داهات و باج و خەراجیان بۆ هەبوو ینی بەتەکید ینی هەرێمی کوردستان لاوااستر دەبی کێشە دەکەوێتە نێوان پارتی و یەکێتی و لەوانەیە خەڵکی تریش لە زۆنی زەرد زیاتر هەست بەوە بکە و ئەو داواکاریە بکە. بۆیە من لە ڕوانگەی دڵسۆزیەوە دەڵێم بەر لەوەی کە ئەو شتانە ببی بەر لەوەی کە هیچ ناوچەیەک هیچ خەڵکێک ینی ناچاربی پێویستە حکوومەتی هەرێمی کوردستان بەدادگەرانە بە یەکسانانە ماف و شایستەکان لە مابینی هەموو هاوڵاتی و ناوچە و حزبەکان دابین کە بۆ ئەوەی خەڵک ناچار نەبی هەڵوێ سوەر بگری. ئەوە خەتای حکوومەتە خەتای خەڵک نییە کە داوا دەکاتن. چەند جار محافیز یان خەڵکێکی شارەزا لەو بارەوەی لەسەر کەناڵەکان دەڵێن کە فەرق لە مابینی ئەو پارێزگا و ئەوی ترێ فەرق لە مابینی ناوچەکان هەیە ئەری بەڕاستی ئەوە شتێکی خراپە. بەڵێ کاک شوان بینە سەر هەندێک بابەتی تایبەت بە کۆمەڵی دادگەریەوە ئێوە ئێستا بە دیاریکراوی پەیوەندیتان لەگەڵ پارتی دموکراتی کوردستاندا چۆنە لە ڕووی سیاسیەوە نە لە ڕووی حکوومەتەوە؟ بە کورتی ئێمە بە شێوێکی گشتی ئەوە دیارە معارزە و ئۆپۆزیسیۆنین و دەنگەکی دلێر و نێرین ئۆپۆزیسیۆنی حکوومەتی هەرێمی کوردستانین کە ینی ڕێشمە و زیمام بەدەست پارتی دیموکراتی کوردستانە بەڵام وەکو حزب لەبەر کۆمەڵێک هۆکار و بەرژەوەندی لەبەر بەرژەوەندی هەرێمی کوردستان ینی معارەزایەتیەکی ستاندار دەکەین بە ئاراستەیە کە لە خزمەت خەڵکی هەرێمی کوردستانە بۆ ئەوەی خەڵک چیتر نەچەوسێتەوە بۆ ئەوی زیاتر بەرگریان لێ بکەین و مافەکانیان بەدەستبێنین. ینی معارەزەبوونی ئێمە معارەزەبوونیەکی ستاندارد و دڵسۆزانەیە ینی عەدائی و دوژمن دارانە نییە. بۆیە لەگەڵ پارتیش بینمان یا پەیوەندەکانمان ئاساییە مامناوەندە بەو مانایی شتێکی تایبەتی خراپ و سەلبیمان لە نێوان نییە کە مەترسی لێ بکرێ و شتێکی ئیجابی باشیشمان لە مابینی نییە بەو مانایی کە ینی بە معارەزەبوونمان ڕازی بن بە شتەکانمان ڕازی بن بە هەڵوێستمان ڕازی بن یا دەعم و هاوکاریمان بکەن. ئەوەش سوچەکە لە ئێمە نییە لە تێڕوانینی ئەوانە ئەوان پێیان باشە کاتێک کە باسی پەیوەندی دەکەن یا پەیوەندیمان هەبێ یەک لە حکوومەت دابین دوو ئەگەر لە حکوومەتیش دانەبین بێدەنگ بین
ئەوەش لە ڕوانگەی دینی و نەتەوەیی و جیڤاچیەوە کۆمەڵی ئیسلامی مەبدەئیەن قەت لە خۆی ناوەشینیتەوە کە حزبێکی کوت و کوڕبی حزبێکی بێ هەڵوێزبی مەگەر ئێمە لە نێوان خەڵک دروست بووین و بۆ خەڵک دروست بوون و خەباتمان لە پێناو خەڵک کردووە ئێستا شێوازێکی تری خەبات بریتە لە ئۆپۆزیسیۆن بوون ئێمە دەمانەوێت لەو ڕێگەیەوە بەرگری لە خەڵکی هەژار و نەدار و ستەمەکانی ئەو خەڵکە بکەین لە کاتێکدا کە بۆ خۆمان زەری بەدەدەی. بەڵێ کاک شوان ئێستا لە ئێستادا ناوناوە کادرەکانی ئێوەش مەسەلەن لە ئەنگرەکانتان بیان و زۆر زۆر دەخرانە زیندانەوە ئێستا هیچ کادر و لە ئەنگرێکتان لە زیندان هەیە؟ لە ئێستادا بە تەحدید کە ئەندامی لە ئەنگری کۆمەڵبن یان ئەندامی کۆمەڵبن نەخێر دەکرێ هەوادار و لایەنگربی یاخود دەنگدەربی یا وەکو خەلفیەت و ڕابردوو پێشتر کە یعنی ئێمە ناومان حڕەکەی ئیسلامی بۆ هەموو لامان یعنی پێشتر بەیەکەوە بین بەڵام لە ڕابردوو جارجارە یعنی هەبووە کە ئەندامانی کۆمەڵیان گرتووە ئیتیهامی بەناحەقیان کردووە کە ئەو پرسەپرسێکی یاسایی نەبووە پرسێکی سیاسی بووە بەڵام کاتێک کە ویستویانە بە ئاسایی و ئەسپایی بەردراوە ئەگەر پرسێکی یاسایی باواکتا جەریمەیەکی یعنی ناقانونیان ئەنجام دابایان نەدەبووایە بربدرابان یعنی کەواتە ئەوە دەبێ خەڵک بزانێت کە جیرانەکە جیرانێکی سیاسی بووە بەداخەوم کە من ئەو پرسیارە دەکەم بەڵام زیاتر لە زۆنی سەوز بیان لە زۆنی زەر بکە کادر و لانگرەکانتان بە تۆمەتی جیا لەبەرەوەی کادری کۆمەڵن گیراون یان زیندانی کراون جارجارە لە زۆنی سەوزیش بووە بەڵام زیاتر لە زۆنی زەرد بووە. بەڵێ بابێ مەسەرەوەی پەیوەندی ئێوە لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستان چۆنە بە تایبەتی کە ئێوە لە چەند ڕۆژی ڕابردوو لە کۆنگرە بوون هێشتا تەنها دوای بڵاوکردنەوەی ئەوەی کابڕێز مامۆستا عەلی باپیر بۆ ئەمیری کۆمەڵی دادگەری هاوسەرۆکانی یەکێتی نیشتیمانی کوردستان بروسکەی پیرۆزبایانار کارجێڕان و مەکتەبی سیاسی پیرۆزبایانار یعنی لە بروسکە پیرۆزبایەکان علاقەکە گەرم و گوڕ دەرەکەوت پەیوەندیتان لەگەڵ یەکێتی چۆن ئێستا؟ کۆمەڵی دادگەری پەیوەندی لە ماوەکانی ڕابردوو لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستان باش بووە ئیدی کە کۆنگرەش فعلەن یعنی گرێدرا هەردوو هاوسەرۆکانی بەڕێز زوو بروسکەی پیرۆزبایان بۆ جەنابی سەرۆکی کۆمەڵی دادگەری لێدا هەڵبەتە سێ سەرۆکی باڵای پارتی دیموکراتی کوردستانیش بەڕێز کاک مەسعود بارزانی و بەڕێز کاک نێچیروان و بەڕێز کاک مەسرور ئەوانیش بروسکەی پیرۆزبایان بۆ کۆمەڵ لێدا. بەڵێ باشە کاک شوان بینە سەر ئەوەی کە ئێوە وەکو ئەوترێ پێویستە پەیوەندی حزبە سیاسیەکان پەیوەندی لەگەڵ وڵاتانی ئیقلیمی و لەگەڵ وڵاتە نێودەوڵەتەکان لە ڕێگەی دام و دەستگاکانی حکوومەتی هەرێمی کوردستان بێ ئێوە خۆتاوە کۆمەڵی دادگەری کوردستان پەیوەندیتان لەگەڵ کۆماری ئیسلامی ئێران نزیکترا لەگەڵ تورکیایە و ئایا لەو دیدار و کۆبوونەوانەی کە کۆنسوڵخانەی ئەمریکا لە هەولێر و لە بەغداد جارجار هێز و لایەنە سیاسەکانە بینێ ئێوە پەیوەندیتان لەگەڵ ئەمریکایە چۆنە؟ بە کورتی خۆی دوو کەناڵی سەرەکی دوو خەتی سەرەکی پەیوەندی هەن حکوومەت و حزبەکان جارجارە ئەو حزبانەی لە دەسەڵاتن بۆ مەرامی خۆیان دەیانەوێ ئەو پەیوەندیانە قۆڕکەن کە دەڵێن پێویستە پەیوەندیەکان بە دامەزراوی بکرێواتە لە ڕێگای حکوومەتی هەرێمی کوردستان بی بەڵام هەر خۆشیان لایەنە دەسەڵاتدارەکان پەیوەندی حزبیان هەیە کەواتە دوو کەناڵەکە ئەوەیە پەیوەندی حکومی و حزبی هەیە ئەو پەیوەندی کە پێویستە پەیوەندی بە حکوومەتەوەی حکوومەت ممارەسەی دەکا ئەوەی کە مافی ئەحزابیشە حزبەکان ممارەسەی دەکەن بگرە هەر دەگاتە هەتا دەگاتە پارتی و یەکێتیش و لە نێویاندا کۆمەڵی ئیسلامیش ئەوەش دوو سەرەیە بۆ نمونە سەرێک پەیوەندی بەوەیە کە ئێمە سەردانی حکوومەتەکان بکەین بۆ نمونە لە ڕێی قونسولی و سەفارەتەوە لایەنی دومیش ئەوەیە ئەوان دێن زۆر جار بۆ نمونە هەندێک لە سەفیر و قونسولەکان سەردانی کۆمەڵی ئیسلامی دەکەن جا بە هەر حاڵ وەکو بڵێن وڵاتانیش پەیوەندی کۆمەڵ
بە شێوەیەکی گشتی کۆمەڵ پەیوەندی لەگەڵ هەموو ئەو وڵاتانە هەیە کە نوێنەرایەتیان لێرێ نوێنەراتی بە معنای چ سەفارەتە لەسەر ئاستی عراق چ کنسولگەریە لەسەر ئاستی هەرێمی کوردستان کە ئەمڕۆکە لە هەرێمی کوردستان 33 کنسول هەن و هەشت نوێنەرایەتی هەن نوێنەراتیەکە ناسنە خانەی کنسول بەڵام یعنی زۆربیان ئەوانە سەردانی کۆمەڵ دەکەن و کۆمەڵ سەردانیان دەکا پەیوەندیمان هەیە بۆ نمونە دوو وڵاتی دەرودراوسێت باس کرد کۆمەڵی ئیسلامی پەیوەندی لەگەڵ تورکیاش هەیە و لەگەڵ ئێرانیش هەیە هەڵبەتە لەگەڵ ئێران کۆنتر بووە هەروەکو پارتی و یەکێتیش پەیوەندیان کۆنتر بووە بە حکمی ئەوەی کە لە هەشتاکان کۆمەڵی ئیسلامی هێزێکی معارەزە بووە هێزێکی چەکدار بووە و ئێرانیش دام و کۆمەکی سەربازی و لۆجستی هەموو حزبەکانی هەرێمی کوردستانی کردووە لەسەر ئەساسی یعنی حوسن الجیوار و لە پێناو بەرژەوەندی هەرێمی کوردستان کۆمەڵی ئیسلامی یعنی ڕاگۆڕینەوەی و پەیوەندی لەگەڵ وڵاتانی دراوسێ هەیە بگرە لە نێویاندا ئێرانیش و هەروەها ئەوەش لە حکومەتی هەرێمی کوردستان و لە پارتی و یەکێتی مەخفی نییە یعنی مەسەن شتێکی شارەوە و شتێکی تایبەت نییە پەیوەندێکی ئاسایی و نۆرماڵە کاک شوان ینی ئەگەر ئێستا انتخاباتی پێشوەخت بەڕێوێک نازاندرێکرێیان ناکرێیان ترە و عراقە وڵاتی مفاجعاتە بەڵام باسی هاوپەیمانەتی زۆر دەکرێت ئەگەر یەکێتی نیشتیمانی کوردستان و ئەگەر پارتی دموکراتی کوردستان دەست پێش خەریب بکەن بۆ ئەوەی هاوپەیمانی لەگەڵ کۆمەڵی دادگەری بکەن لە کامیان زیاتر خۆتان بە گونجاوتر دەزانن ئەتوانن قەنەعەت بە کادر و دەنگدەرەکانتان بکەن لەگەڵ ئەو هێزە کاندیدی ئەو هێزە بۆ نمونە لە هەولێر ڕەنگە ئێوە بتوانن لەگەڵ یەکێتیا دوو کاندی دەرچێنن بۆ نمونە یان ڕەنگە بتوان لەگەڵ پارتیا لە سلێمانی کاندیدێک دەرچێنن لە کامیان خۆتان بەنزیکتر دەزان و ئەتوان قەنەعەت بە دەنگدەرەکانتان بکەن لەگەڵ ئەو دوو هێزە هاوپەیمانی بکەن جوانە بە کورتی تا ئێستا هیچ هاوپەیمانیەتێک لە ئارادانیەوە نەکراوە و ماوەی هەڵبژاردنیش ماوە هەر کاتێک کە پارتی و یەکێتی یا هەر هێزێکی تر عەرضی ئەو مەسەلەیان کرد بۆ ئەوەی هاوپەیمانیەتی پێکەوە بکەین بە حکمی ئەوەی کە کۆمەڵ تازە کۆنگرەی بەستووە سەرکردایەتی نوێی هەڵبژاردووە ئەو پرسە وەکو سەلاحیەت دەکەوێتە ئەستۆی سەرکردایەتیدا دێ ئەو سەرکردایەتیدا دێ کۆبوونەوەی خۆی دەکا و بەپێی ئەو سەلاحیەتەی هەیەی ممارەسەی ئەو سەلاحیەتە دەکا بە تەکید مەبدەئی گشتی ئەوە دەبی هەر تەحالوفێک لە بەرژەوەندی هەرێمی کوردستان دابی و لە بەرژەوەندی خەڵکی کۆمەڵ دابی ئیتر تەحالوف دەکا لەوانەیە تەحالوفیش ڕەفز بکاتەوە. بەڵێ کاک شوان لە بەدرێژایی گفتوگۆکەمان نزیکەی 5,000 بەڕێز دوتت کۆمەڵی ئیسلامی ئەرە ئەوەی کە لە ڕابردوو بە ماوەیەکی دوور و درێژ کۆمەڵی پاشناوی ئیسلامی هەبووە هەر ئەوەت بەسەر زاڵە یاخود ناڕازیت لە گۆڕینی ئیسلامی بەدادگەری وڵا بڕواناکەم ئەوەندە گوتبیتم ئەگەر گوتبیتیشم وەکو 5,000 لیسان بووە ئەگەرنا لە نێو کۆنگرەش هەرگوترا هەتا لەگەڵی ڕادین وەکو ناوی نوێ احتیمالە جاری وا هەیە وەکو هەڵەی زمان یا لا ئیرادیەن یعنی ئەو ناوەم هێنابیدەنا ئێمە بە بڕیاری زۆرینەی کۆنگرەوە پابند و پەیوەستین مادام زۆرینە بڕیاری دراوە کە ناوی کۆمەڵی ئیسلامی بکرێتە کۆمەڵی دادگەری لە ژێر ئەو ناونیشان و ئەدرێسە لێرە بەولایوە ئیش دەکەین و ممارەسەی نەشاتی خۆمان دەکەیت. بەڵێ هەرچەندە پرانسیپەکانتان دیارە بەڕێز کاک شوان بەڵام مەسەلەن زۆر خەڵک ئەو پرسیارە دەکا پێی وایە گەر بێت و ئەگەر کەسێک مەسەلەن مەبادیئەکانی ئاین جێبەجێنەکە هەڵبەت هەمومان موسڵمانین باوەڕمان بەدین هەیە بەڵام ئەگەر بنەماکانی ئاین جێبەجێنەکات جێگەی دەبێتەوە لە ناو کۆمەڵی دادگەری لە داهاتووە بە کورتی کۆمەڵ کە ناوی خۆی گۆڕیوە یەک ئەو زاراوەیەکی دینیە مەسلەی دادگەری ینی لە ئیسلامدا زۆر تۆخە
کۆمەڵێک ئاەت و ئەحادیثی لەسەر و لب و کرۆکی سیاسەتی و حکومڕانیە بەڕاستی مەسلەی دادگەری وەک دەڵێ ئیسلام بریتە لە دادگەری و دادگەری بریتە لە ئیسلام مانای ئەوە نییە کە کۆمەڵ پاشگری ئیسلامی لە خۆ کردوتەوە نێوەڕۆکی لە دەستداوە نەخر لە ڕووی ناوەڕۆک و محتەواوە هەر پابندین بە پرانسیپەکانی ئیسلام بەڵام ئەوەی دەمێنێتەوە لە داهاتوودا ئەو سەرکردایەتە مکەلەفە بەوەی کە یعنی لایحە و نەخشە ڕێگای خۆی هەبێ بۆ چۆنیەتی وەرگرتنی ئەندام چۆنیەتی تەفاعولکردن لەگەڵ جەماوەر بە شێوەیەکی زیاتر و بە شێوەیەکی باشتر هەروەکو لە ئێستاشدا لە پەیڕەوی کۆمەڵ ینی ئەندامێتی لە کۆمەڵ ینی چەند مەرجێکی هەیە بەڵام دەبێ ئەوە بزانین ئەندامێتی تۆخترە لە لایەنگرێتی بۆیە مەرحەلەی لایەنگرێتیش لە کۆمەڵدا هەیە لە پەیڕەوی کۆمەڵواتە دەکرێت خەڵکێک بە شروعی تۆختر و تونتر ینی منتەمی یاعەدووی کۆمەڵبی و دەکرێت خەڵک بە شروعی شلتر بۆ نمونە وەکو هەوادارە دەنگدەرە ینی مدافعە بەرگریکارە لە کۆمەڵ ینی ئەوانە هەمووی لە داهاتوودا باشتر تەسنیف و پۆلێن دەکرێن. بەڵێ دوا سەرنجی بەڕێز کاک شوان ڕابەر لەو بەرنامەیە زۆر سپاسان دەکەم هیوادارم ئەو پرسە سیاسیانە هەر گرنگیان پێ بدرێ و خەڵکی پسپۆر باشتر قسەیان لەسەر بکا و بواری باشتر بڕەخسێندرێ منیش لە لای خۆمەوە ئیتر ئەوە ڕای خۆمە ئەو قسانێک کە دەیکەم ڕای حەزب نییە ئینسانیش ئەو قسانێک کە دەیکا قسەکانی قابلی خەتە و سەوابە ئەگەر شتێک تێیدا سائب بین واتە پێکابیتمان ئەوە لە خواوێ و سپاس بۆ خوای گەورە خوا فەزلی پێبەخشیوین ئەگەر غەڵەتێکیشمان کردبی و کەم و کوڕمان کوڕیمان هەبی ئەوە داوای لێبردن لە خوا دەکەین پاشان لە لایەنە پەیوەندیدارەکان. بەڵێ زۆر زۆر سپاس بۆ بەڕێز شوان ڕابەر ئەندامی سەرکردایەتی کۆمەڵی دادگەری کوردستان کە لەولێرەوە لەگەڵ مامۆ سپاس بۆ بەڕێستان. بینەرانی خۆشەویست لەگەڵ هاوکارانم پانۆڕامەیەم شۆمان پێشکەشکردن بە هیوای ساخ و سەلامەتی بۆ هەموو لایەک خواتان لەگەڵ.